ڕۆژی پێنجشەمە سەرۆک ترامپ لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆکی سویسرا کۆبوونەوەیەکی داخراویان ئەنجامدا کە زۆربەی کەس پێی وایە ئەو کۆبوونەوەی پەیوەندی هەبووە بە بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکان لەگەڵ ئێراندا. پاشان کۆشکی سپی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ترامپ سوپاسی ڕۆڵی سویسرای کردووە لە هەوڵەکانی نێوەندگیری دیپلۆماسی جیهانیدا. هاوکات وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف سەردانی وڵاتێکی هاوپەیمانی ئەمریکا دەکات و لەوێوە ئەمریکا بە بەرزکردنەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکان تاوانبار دەکات. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کەشتی جەنگی ڕەوانی کەنداوی فارس کردووە و فڕۆکەی جەنگی و هێزی ناردۆتە وڵاتانی ناوچەکە. ترامپ هۆشداری دژ بە هەر کردارێکی شەڕانگێزی ئێران دەدات. گوتەبێژی کۆشکی سپی سارا ساندەرز هیچ زانیاریەکی نەدا لەسەر کۆبوونەوەکەی ترامپ لەگەڵ هاوشانە سویسەکەی لە کۆشکی سپی، بەڵام گوتی سەرۆک هەمیشە زۆر ڕوون بووە لەسەر پەیامەکانی بۆ ئێران. ئێمە دەمانەوێت ئێران ڕەفتارەکانی بگۆڕێت. ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەو پەڕی فشار و هەروەکو سەرۆک گوتی ئەگەر ئەوان هەر کردارێک بکەن ئەوە حەزیان بە وەڵامە نابێت کە ئەم دەیداتەوە. کێڤن مککارتی ئەندامی باڵای کۆماری لە ئەنجومەنی نوێنەران دەڵێت بەڕێوەبەرایەتێکە بەڵگەی ڕەفتاری شەڕانگێزانی ئێرانی لەبەردەستدایە. ئێمە لەوە دەگەڕین بزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بەسەر هەندێک لە تانکرەکانی عەرەبستانی سعودیا هاتووە. ئێستا دەزانین فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردە سەر بۆڕیەکان. ئێمە لە مەبەستەکانی ئێران تێدەگەین و ئێستا دەبینین بەڕێوەبەرایەتەکەمان هەوڵ دەدات ئەمریکایەکان لە عێراق دەربکات تا زیانیان پێنەگات. زۆربەی ئەمریکایەکان ئەمە وەکو ئەو لێکدانەوانە دەبینن کە شەڕی 2003 لە عێراق لێکەوتەوە. سیناتۆری ئەمریکا باب مێنەندێز دیموکراتی نوێنەری نیوجەرزی بەڕێوەبەرایەتێکە بە شاردنەوەی زانیاری گرنگ تاوانبار دەکات. ئێمە نامانەوێت جارێکی تر ساتەوەختی چەکە کۆمەڵکوژیەکانی عێراق ببینینەوە کە بە هەڵە کەوتینە شەڕێکی لەشکریەوە لە عێراق و یەکێک بوو لە هەڵە هەرە گەورەکانی سیاسەتی دەرەوەییمان. جا ئێمە ناتوانین بڕیارەکان لەسەر سیاسەتی دەرەوەیی و ئاسایشی نیشتیمانی بەبێ بوونی ئەو زانیاریانە بدەین کە پێمان دەڵێن مەترسیەکان چین، هەڵسەنگاندنەکان بۆ مەترسیەکان چین و ئەو هەڵسەنگاندنانە چەندێک بەهێزن. سەرۆکی زۆنینەی ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی بیری ترامپی خستەوە کە ئەو دژی شەڕی عێراق بوو. یەکێک لە شانێک کە لەگەڵ سەرۆک کۆکم لەسەری ئەوەیە کە هەردووکمان دژی شەڕی عێراق بووین. هیوادارم ئەمجارەش لەگەڵ سەرۆک هەمان بۆچوونمان هەبێت، هەرچەندە هەندێک لە پشتیوانانی دەیانەوێت هێز نیشان بدەن. ڕۆژی پێنجشەمە وەزیری دەرەوەی ئێران سەردانی تۆکیۆی کردو لەوێ پەیمانیدا لەگەڵ ژاپۆن کار بکات بۆ سەقامگیری کەنداوی فارس. ئەو گوتی تاران ئەو پەڕی خۆڕاگری هەبووە لەو کاتەوەی کە ئەمریکا لە ڕێکەوتنی ناوکی کشایەوە.